کەمال کلیژدار ئۆغڵۆ ڕکابەری ڕەجەب تایب ئەردۆغان بەڵێنی داوە چەندان ملیۆن پەنابەری سووریایی بگەڕێنێتەوە بۆ وڵاتەکەیان و تورکیاش بپارێزێت لە مەترسیەکانی تیرۆریزم. ئەو سیاسەتەی کلیژدار ئۆغڵۆ وەهای کردووە دوور بکەوێتەوە لە گرنگیدان بە دیموکراسی و کێشە ئابوووریەکانی تورکیا، کاردانەوەیکیشە بەرامبەر سەرکەوتنی سەر و کۆماری ئێستای تورکیا کە لە قۆناغی یەکەمی هەڵبژاردنەکەدا سەرکەوتوو بوو، بەڵام سەرکەوتنەکەی نەگەیشتە ئەوەی بتوانێت پۆستی سەرۆکایەتی تورکیا بەدەست بهێنێت. ئەم شوناسەیە وەهای کردووە تورکیا بەهۆیەوە بەهێز بێت بۆ زۆرێک لە دوژمنەکانیشی بخاتە ئاڵۆزیەوە. وەک دەزانن شتەکانی ترلاوەکیە بۆ ئەمەڵوێستە نوێی ئەردۆغان لە بەرامبەرگەلی تورکیادا، تەنانەت ئەگەر وێناکردنیش بێت. جا ئەمە ئەو بیرۆکەیەیە کە بە باشتر زانراوە لە کێشە ڕۆژانەیەکان. ئەردۆغان لە هەڵمەتی هەڵبژاردنەکانیدا ڤیدۆی ساختەی بەکارهێنا گوایە سەرکردە کوردەکان پشتیوانی لە کلیژدار ئۆغڵۆ دەکەن. نیشاندانی ئەو ڤیدۆیانە لە کاتێکدا بوو کلیژدار ئۆغڵۆ پشتیوانی سەلاحەدین دەمیرتاش سەرکردەی پێشووی زیندانیکراوی هەدەپەی بەدەستهێنا. ئەو پشتگیریە هەندێک لە لایەنگرانی جەهەپەی پەشیمان کردەوە لە دەنگدان بە کلیژدار ئۆغڵۆ. بایەغدانی زۆری کلیژدار ئۆغڵۆ بە کێشەی کورد پێشوازیکردنی لە ناوچە کوردیەکاندا، پشتیوانی دەمیرتاش و بەردەوامی تویتەکانی بۆ کلیژدار ئۆغڵۆ ڕەنگە زۆرێک لە جەماوەری جەهەپەی بێزار کرد بێت. شۆفەکاران پیان وایە هەندێک لە لایەنگرانی ناڕازی لە کلیژدار ئۆغڵۆ چوونەتە پاڵ سینان ئۆغان، کاندیدی توندڕەوی ناسیۆنالیست کە لە سەدا 5 دەنگەکانی بەدەستهێناوە. ئێستا ئۆغان بۆ گەڕی دووەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی پشتیوانی لە ئەردۆغان دەکات، بەڵام دیار نییە ئەو پشتگیریە چ کاریگەریەکی دەبێت. سینان ئۆغان بنکەیەکی تێکەڵی جەماوەری هەیە و دڵنیاش نیم لەوەی بتوانێت ئەو لایەنگرانەی بە ئاراستەیەکدا بەرێت، ئەڵبەت بەبێ ڕەچاوکردنی وەبەستەی ئەو لایەنگرانە. بەهۆی لایەنگرانی ئۆغانەوە ئێستا کلیژدار ئۆغڵۆ هەڵمەتێکی توند ئاژۆی دەست پێ کردووە لەسەر پرسی ئاسایش و بەڵێنی داوە هەرگیز دانوستان لەگەڵ جوداخوازانی کوردان نەکات، بەڵام هەنگاوێکی لەو شێوەیە دەتوانێت دەنگدەرانی سەرەکی کورد پەرتەوازە بکات. شرۆفەکاران دەڵێن کلیژدار ئۆغڵۆ خۆی دەخاتە بەرمەترسیەوە. کلیژدار ئۆغڵۆ دەبێت سەر لە نوێ لە سفرەوە دەست پێ بکاتەوە، دەبێت کەسانی تریش ڕازی بکات. هەروەها بێگومان دەبێت سینان ئۆغان و دەنگدەرانی نەتەوە خواز ڕازی بکات، دەبێت کورد لەگەڵ خۆیدا بهێڵێتەوە. ئەمە هاوسەنگیەکی زۆر وردەکارانە دەبێت. ئەستەم نییە، بەڵام زۆر قورسترە لە قۆناغی یەکەم. لەگەڵ ئەوەی تەنها چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ بانگەشەی هەڵبژاردن کات لە بەرژەوەندی کلیژدار ئۆغڵۆ نییە، هاوکاتی ئەو هۆڵانەی دەیدات بۆ سەرکەوتنی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیادا. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی دۆریان جۆنز، دەنگی ئەمریکا، ئەستەنبوڵ.